دیارە 35 ساڵ لەمەوبەر لە بەرواری 6/8/1986 لێرە لە ئەنجامی شەڕی نێوان ئێران عێراق ئەم بینا کۆمەڵی هاوڵاتی بەمبەستی خۆپاراستن لە بۆمباران دێنە ئێرە و دواتر بەهۆی بۆمبارانەوە ژمارێکی زۆر لە هاوڵاتیان لەناو ئەم بیناکە ژماریان زیاد لە 200 هاوڵاتی شەهید دەبێت. ئەمڕۆ بۆ دووەم ساڵە بەهۆی پابەندبوون بە ڕێنمایە تەندروستیەکان ڕێنمایی وەزارەتی تەندروستی وەزارەتی ناوخۆ ئێمە نەمانتوانی بەداخەوە یادێکی شایستە کە وەکو ساڵانی ڕابردوو کە ئەکرا لە شارۆچکەی سیروان و لەم مۆنومێنتە ئومێدمانەخواست وابووە بمانتوانایە ئەم مۆنومێنتە ببێ بە مۆنومێنتێکی تەواو کە تا ئێستا تەنها وەکو دیزاینێک تەنها شتێکی شقلی بۆ کراوە. ئومێدەکەین لە ساڵی ئایندا هەم بەهۆی باشبوونی قەیرانی دارای و قۆناغەکانی کۆرۆنا تێپڕ ببێت بەسەر پارێزگا هەڵبجە بە تایبەتی بتوانین یادێکی شایستە دەرهەق بەو مەرگەساتی بیناسوتاوەکەی سیروان بکەین. جارێکی کە لێرەوە سەری ڕێز و نەوازش بۆ شەیدانی بیناسوتاوەکەی سیروان و سەرجەم شەیدانی کوردستان دانێنین. سەرجەم ئەو شەیدانی کە لێرە شەهید بوون بە شەهید تۆمار کراون و شەیدی هاوڵاتی دیارەش لە چوارچێوەی یاسای وەزارەتی کاروباری شەیدانە و یاسا و ڕێنمانی کە دەرکراون تایبەتن بە وەزارەتی شەیدانەوە هیچ کەسێک نییە مەگەر وارسێک کەسی نەمابێ خۆی نهات پێ ئەوەی لە توانای ئێمە بێ وەکو بەڕێوەبەراتی گشتی شەیدان هەمیشە ئامادەین بۆ ئەوەی ئەو خزمەتانی کە پێویستە بە کەسوکاری شەیدان بیکەین. یادی 35 ساڵەی شەهیدانی بیناسوتاوەکەی ناحیەی سیروانە کە ئێمە ناوکەمان گۆڕیەوە بۆ بینای مەرگ و نزیکی 200 هاوڵاتی سیڤیل و مەدەنی لەم بینایە شەهید بوون، نزیکی 180 کەس بریندار بوون کە خۆی بۆ خۆی مەرگەساتێکە. بەڵام بەداخەوە دوای 35 ساڵە تا ئێستا ئەوەی کە ئێمە ئەیبینین کارێکی شایستە نەبوو بیناکە کراوە بۆ کەسوکاری شەهیدان و نەبوو ناوچەیەکی کە بیناکەی تایە. ئێمە ئەم سێ داواکاریەمانەیە لە حکوومەتی هەرێم کە وەکو بەڕێوەبەراتی ناحیەی سیروان و بەڕێوەبەراتی شەیدانیش هەمان داواکاریانەیە کە ئەوانیش لایەنێکی معنین بە کێشەکە قۆناغی یەکەم ئەم بینایە بکرێت بە مۆنومێنتێکی شایستە وە کەسوکاری شەهیدان لە ڕێی پرۆژە یاسایەکی پەرلەمانەوە وا بکرێت کە بەشدار بن لە ئیمتیازاتەکانی شەهید چونکە تا ئێستا ئەوەی هەیەە تەنها موچەیەکی شەهیدی هاوڵاتیە کە پێم وانێ ئیکتیفا بکە. ئەوانیش وەکو هەر شەهیدێکی تر ئەڵبەتە لە کاتی شەڕی ئێرانی عێراقا شەهید بوون، هەر هەمان قوربانیان داوە و خاڵی سێمیشمان داواکاریمانەوەی ئەم ناوچە ئەم کۆڵانێک کە ئەم مۆنومێنتێتیە بەداخەوە هەتا ئێستا لە بەسیترین خزمەتگوزاری بێبەشە هیواداری ئینشاءڵڵا کارێک بکرێت وەکو وتم ئەو سێ خاڵە جێبەجێ بکرێت لە ئێستاە باشە بۆ ئەوەی ئێمەش لە ساڵی داهاتوە پشتیوان بەخوا بتوانین لە مۆنومێنتێکی شایستە و ناوچەیەکی شایستە و کەسکاری شەیدانیش بەدڵی خۆشەوە بێن لەگەڵمان ئایندەکە بکەنەوە. سیدوارەکان خەڵکی هەندی ئەمە ناجڵە لە برای خەڵوەزار بە کەسوکار و ئەمانە ناوی شەیدانن کە لێرە هەڵوازرانەکانیشان لەوجێ ئەمانە شەیدانی گوندی ناجڵە بەسیەکە کارەساتی کیمیابەرانی هەڵەبجە بەسەر نهاتبە. ئەمە گەورترین کارەسات دەبوو لە سنوورەکە لەسەر ئاستی پارێزگای هەڵەبجەش و سلێمانیش کە تێدا 200 هاوڵاتی بێدیفاع بوونە قوربانی. بەڵام ئەو کەسوکاری شەهید کە زۆربەی شەهید کەسمان لێرە بەڕاستی شەهید بوو لەم ساڵیادا درود بە ڕۆحی پاکی شەهیدەکان نێرین وەکو شەهیدەکان وەکو شەهیدی هاوڵاتی هەژمار کراون بەڵام تا ئێستا هیچ ئیمتیازێکی کەسوکاری جینۆسایدیان نییە لەوەی کە سوودمەند بن لە قانون لە زەوی لە شوقە لە منداڵیان لە خوێندن بێ بەش نەبێ. بەڵام ئەوەی هەیە لێرە وەکو داواکاری ئێمە ئەوەیە کە کەسوکاری شەهیدەکان وەکو ژینۆسایدی بناسرێن و شوێنی کارەساتەکە ئەگەر چی کراوە بە مۆنومێنتێکی سادە کاری زیاتریەوێ بۆی بەڕاستی ئێمەش بتوانین ساڵاندا بە شێوەیەکی شایستە یادی شەهیدەکانمان لەم شوێنە بکەینەوە بڕیار بۆ هەڵێکی ڕۆشنبیریش لە تەنیشت ئەم بینا دروست بکرێت. هیوادارینەوە پرۆژانی کە بۆ ئێرە دەرچووە جێبەجێ بکرێت بۆیش ئێمە سەربەرزانە ساڵان یادی شەهیدەکانمان بکەینەوە و داواکارین لە حکوومەتی هەرێم وەزارەتی شەهیدان کاری باشتر بۆ کەسوکاری شەهیدانی بینای سوتاوەکەی سیروان بکات.
بە ناوی خوای گەورە دیارە ئەمڕۆ 35 ساڵتەیە پەڕێ بەسەر بردومانی بینا سوتاوەکەی سیروان دیارە لە ئەنجامی شەڕی ناوخۆ و هەڵکەوتی جوگرافی ئەم ناوچەیە بوو بە جێگەی ململانی جەنگی ناوخۆی نێوان ئێران عێراق لە 6/8/1966 کۆمەڵێکی زۆر لە خەڵکی شارچکەی سیروان بۆ خۆ حەشاردان لە تۆپباران دێنە ناوم بینایە و لە ئەنجامی تۆپباراندا زیاتر لە 200 هاوڵاتی لەم بینایە شەید دەبن. ئێمە ساڵانە وەکو وەزارەتی شەیدان و بەڕێبەراتی گشتی کاروباری شەیدان و وەرفاکراوەی هەڵەبجە بە هاوکاری بەڕێبەراتی ناحی خورماڵ سیروان عفونکە هەڵدەستین بە بەرزڕاگررتنی ئەم یادە، بەڵام بەداخەوە بۆ 2 ساڵ دەچێت بەهۆی پابەتبوون بە ڕێنمایە تەندروستیەکانەوە و ڤایرۆسی کۆرۆنا نەمانتوانی وەکو پێویست ئەو یادە بەرز ڕابگرینەوە 2 ساڵە بەسەریاتی ئومێد دەکەین ئینشاءڵڵا بتوانین لە ساڵی ئایندا یادێکی شایستە و هەر لە ساڵ وردە بەرەو پیری ئەوە چین ئومێد دەکەین قەیرانی دارایی لە هەرێمی کوردستانە بەرەو کۆتایی بڕات بتوانێت ئەم مۆنومنتەی کە ئێستا تەنها وەکو سەرەتایە کۆمەڵێ ئیشی تیا کراوە بتوانێت لە ئایندا بکرێت بە مۆنومنتێکی تاوا وەستافێکی باشی بۆ دابندێ خەڵک بێت ئەو مەرگە ساتە ببینێ و کە سوکاری شەیدانیش لێرە خۆیان حزوریان هەبێت. بەداخەوە جاریچکە لێرەوەڵم ئێمە ئەم 2 ساڵە نەمانتوانیوە نەک یادی بینا سوتاوەکەی سیروان هیچ کام لە یادەکان وەکو پێویست بەرز ڕابگرین. لێرەوە جاریچکە سەری ڕێز و ناوازش بۆ شەیدانی بینا سوتاوەکەی سیروان و تەواوی شەیدانی کوردستان دائەنوێنین. هەمیشە ئێمە دەرگامان وڵای خۆمان بە خزمەتکاری کە سوکاری شەیدان دانین تا ئەو دەسەڵاتانی کە بۆمان دیاری کراوە دیارە و بیریشتانێنمەوە سەرجەم ئەو شەیدانی ئەوانی کە لێرە شەید بوون شەید تۆمار کراون بە شەیدی هاوڵاتی لە چوارچێوەی یاسا و ڕێنمایەکانی وەزارەتی شەیدان.